هەڵەبجە دوای بە پارێزگابوونی لەلایەن حکوومەتەوە زیاتر پشتگوێخرا و فرامۆش کراوە. بە جۆرێک لە چەند ساڵی ڕابردوودا هیچ پرۆژەیەکی استراتیژی لە شارەکە جێبەجێ نەکراوە. هەندێک پرۆژەی هەڵەبجە کە لە ساڵی 2019 بڕێردرا کاریان تێدا بکرێت، لە ساڵی 2020 و دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەت هێرێم جارێکی دیکە ڕاگیران. جێگری پارێزگاری هەڵەبجە دەڵێت هەندێک پرۆژە لە شارەکانی دیکە کە لەگەڵ هەڵەبجە بڕیاریان بۆ دەرچووە تەواو بوون، بەڵام ئەمان و پرۆژانە هێشتا لەم پارێزگایە بەردی بناغەشیان دانەنراوە. وەکارەکەشی بۆ کەم تەرخەمی حکوومەت و دەسەڵاتی جێبەجێکردن بەرامبەر پایتەختی ئاشتی دەگەڕێتەوە. سیستەمێکی ئەتوانم بڵێم مرکزی هەڵەمان هەیە و ڕۆتینیات زۆرە. پرۆژەی بنمونە ئێمە هەر پرۆژەی پردی تۆقت بێنمەوە لەم بابەتە. 2 ساڵە تاوەکو ئێستا پرۆژەکە نەکەوتوەتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام لە حتا لە پارێزگاکانی کەی هەرێمی کوردستان پرۆژە هەیە تەواو بووە لەو مددا. ئەمە خەمساردیەک هەیە لەلایەن توانم بڵێم وەزارەتەکان بە تایبەتی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران بۆ بەدواداچوون و تاواکردنی ئەو پرۆژانەی کەوتونە سنووری پارێزگای هەڵەبجە بە تەحدید. بە گوێرەی بەدواداچوونەکانی پەیام کۆی هەموو پرۆژانی ڕاگیراون و ئەوانەشی بڕیاریان بۆ دەرچووە 225 پرۆژەیە. بەشێک لە پرۆژە استراتیژیەکان نەک جارێک چەند جارێک لەلایەن حکوومەتەوە بڕیاری بۆ دەرکراوە، بەڵام گرفتەکە ئەوەیە حکوومەت بودجێ پرۆژەکان ناخاتە حساب بانکی و گەنجینەی هەڵەبجەوە. بەم هۆیەوە ئاسووی جێبەجێکردنی پرۆژەکان بە نادیاری ماوەتەوە. پێم وایە هەڵەبجە هیچی بۆ نەکراوە، یعنی لە چاو ئەو قوربانیەی کە داوێتی و ئەو ناوی کە کوردی ناسان بە هەموو جیهان. یعنی ئەوای هەڵەبجە ئێستا شارێکی گەورە و خۆش بواە هەموو کەسێک لە شارەکان و حەزیب کردای بەهاتایە بۆ هەڵەبجە، بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە ئیسا وەرە شاری هەڵەبجە بگەڕێ هیچ کەس حەز ناکە لە ناو بازاڕە لە ناو شوێنێکی تیانێ، ینی خەڵک بڕات بیناسیێتەوە کە ئەمە شاری هەڵەبجەیە بەم شتە ناسراوە و کە ئەمە حکوومەتی هەرێم کردوێتی. خۆزگە مستەشارێکی دڵسۆزیانە بوو، ڕایشکارێکی دڵسۆزیانە بوو، ئەم پامی منی پێ ئەگەاندن. ئەگەر هەڵەبجیان لێ زیادە ئەو ئێمە خۆمان لێ زیاد نییە پێمان بڵێن، ئەتوانین دیارە حتمما بەشی خۆمان ناماڵی خۆمان ئیشێ بکەین بۆ هەڵەبجە. ئەگینا هیچ معنایەکی نییە ئەگەر ئەوەڵە بوجە نییە ئێمە هەموو شەیەک ئەیبینین لە تیڤەکانە ئەو کەسێک کە سەرۆکی حکوومەتە و جێ ئومێد بوو بۆ ئەو خەڵکە و بە برا گەورە وەسفەکرا بەداخەوە بۆ هەڵەبجە تەنانەت تا ئێستا لە یادەی هەڵەبجەشان هاتنە هەڵەبجەشیان نەبینی و چەند گلەیش بەرامبەر ئەو هەیە دوو ئەوەندە گلەیم بەرامبەر بە جێگرەکە هەیە، چونکە هەڵەبجە لە زۆنگی سەوزایە. بەڕاستی ئەو فەرامۆشکردنی هەڵەبجە بە دڵنیاییەوە ئەگەر خۆشیان وابزان سادەیە مێژوو ینی فەرامۆشی ناکە، مێژوو سزای ئەخلاقییانەدا. هاوڵاتیانی هەڵەبجە دەڵێن حکوومەت تەنیا لە ساڕۆژی کیمیاباراندا هەڵەبجەی بیر دێتەوە. فەرامۆشکردنی پرۆژە تاو نەکراوەکانیش بەڵگەی ئەم ڕاستیەیە. لە ئێستادا ئەگەر ئەو پرۆژانەی بۆ هەڵەبجە دەرچوون جێبەجێ بکرێن، شارەکە لە ڕووی ئاوەدانیەوە گۆڕانکاری گەورەی تێدا ڕوو دەدات. ئەوەش دەڵێن حکوومەت تەنیا بۆ دەرکردنی بڕێر لێهاتووە و بۆ جێبەجێکردن شارەکەی تەواو پەراوێز خستووە، بە شێوەیەک لە ساڵی 2020 تەنانەت یەک پرۆژەش لە شارەکە جێبەجێ نەکراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.